ئێمە وەکو کە لەسەر ڕێبازی پیرۆزی بارزای نەمر ئەو خەباتێکە باوک و باپیرانمان فێر بووینە کە کوردستانیش بە هاوار و دروشم بنیاد و ئاوەدان ناکرێت بەڵکو بە پێویستی بە دەنگێکی بەهێزە، پێویستی بە هێزێکی قووەترە، پێویستی بە دەستپەروەریەکی وێکبوونە کە هەمومان لە داهاتووشدا بتوانین کوردستان بە شێوەیەکی باشتر سەر بێخین. ئەو پرۆژە استراتیجیانە کە چەندین ساڵە لەلایەن حکوومەتی خۆمان کە کرایە کابینەی نۆیەم بە سەرکردەی ڕێزدار مەسرۆر بارزانانی جێگا و شانازیە بۆ ئێمە وەکو کوردستانی کە ئێمە هەموو شانازیەوە پێ دەکەین. دائیمەن ئەوە دید و بەرنامەی پارتی دموکراتی کوردستان بووە و لە داهاتووش دەکرێتن. مێژوو شاهدە و ئێستا ئێمە لە مێژوویەکی زۆر سەرسەختە تێدەپەڕین. ئەو مێژوویە پێویستی بە دەنگێکی بەهێزە، بە دادپەروەریە، بە یەکگرتوویە کە بتوانین ئێمە خزمەتی هاوڵاتیان بکەین لە داهاتووشدا. هەمومان دەبینین کە ئەو خزمەتگوزاریانە لە ڕووی استراتیژی کراوە لە ڕووی ئاو و کەهرەبای 24 ساعتی ئەوە جێگە شانازیە لە هەموو سنوورەکان بە شێوەیە گشتی کراوە و بەردەوامیش دەبی لە داهاتوو.